هلا سليماني هاتون؟ لا والله لا چەند ماڵە لەسم هاتون باشە چۆن لەسم ساڵ فرێبارێ نا والله بەخوای من تەنەگا بارێ هەر ئاسمانی هەر پێوە نیە چۆنێکە بە فرێباریەوە بەخوا لە بیرمان نایە نە بەخوا بە فرمانار نییە دێوەمە دێنێتەرە تا بەیانێر ناڕێ شۆ لێ ڕاخەوی یا تاقمانێنەوە ئارە بەخوا هەر یەک پیگا بەس دارمان پێ باشە پێم لە چۆن ئاوازانیتان بە فرێباریەوە ئەی چۆن نازانین کۆرە زانین تێوەگە ساردەوەیتە تەلەفۆنمانگانە خزم و دۆستان هەواڵمانە دەنێ و خۆمان خوازانە نێمە هیچمان نەدیوەمانە و خۆمان بە عەجەلە هاتین یەکسەر بەخوا نەمێش خۆی بگۆڕێ بەجل ئیشۆ هێنا باشە دەیبات هاتی بۆ ئێرە بەم جۆسرمە بۆ ئەگرەکەیتەوە کە تۆ لەو جەوە گەرما هاتووی چاکن خۆ بێ لەم گەژە چای بخۆین و قاوەیە بخۆین و ئیسایەک چاتان بۆگەم بە حیاتی چای واتان نەخواردبێ دەست خۆش بێ ئەخوا لەکەیەکەوە بەس پێم لە لەکەیەوە لە چەمشەماڵ بە فرنەبارێ ئەوەندە بیرە بێ بەخوا هەر لەبێ گاتە دەمێکە بەخوا تا ئیسا بە فەرمان نەدیە باشە جەوەکەی چۆنام بوو وەڵا جەوەکە زۆر خۆشە بەلای ئێمە باشە ئارە بەخوا خۆشە بە حیاتی جەوا خۆشمان نەدیە گاکە بەرگی سلما ئەگری هەرە وەڵا حەزەکە ئیسا بە ڕووتی تەقلە لێدەین عیب نەوێ